سەرکەوتووی خولی سێهەمی گروپی ئاسوودە بەڕێوەچوو کە تیایدا ئێمە ئەم گروپە بە شێوەیەکی قازار نەویستانە هەوڵمان ناوە پشگیریکردنی ئافرەتانی دووگیان بکەین لە ڕووی دەرونی و لە ڕووی جەستەییەوە ڕێگەی ئەم خولە بەردەوامانە بۆ ماوەی ساڵێک. ئەمڕۆ بەشەکەی من بریتی بوو لە تەوەری دڵڕاوکێ، چۆنێتی دەستنیشانکردن و چۆنێتی پۆڵێنکردنی، چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی بە شێوەیەکی پراکتیکی لە کاتی پێش لەدایک بوون و دوای لەدایک بوونیش. ژمارەی بەشداربووان ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ. نیشانەی ئەوەیە کە ڕۆشنبیری خانمانی دووگیان فراوانتر دەبێت کە دەیانەوێت لە سەرچاوەیەکی ڕوون و زانستیەوە زانیاری زیاتر بەدەستبێنن دەربارەی ئەم گەشتیان. بێگومان خۆراک گرنگی خۆی هەیە لە ژیانی هەموو کەسێکە و بەتایبەتی لە خانمانی دووگیانە کە بە ئەزمووی دووگیانیان تێپەڕن. بێگومان ئەو کۆرپەی کە دروست ئەبێت لەو زە لەو خۆراکە دروست بێت کە ئیخوات و ئەم خۆراکەش لە کەسێک و کەسێکی ترە گۆڕێ بەتایبەت لە خانمانی دووگیانە. واتە ئەگەر خانمێکی دووگیان پێش کاتی دووگیانی کێشی لاواز بێت یاخود کێشی ئاسایی بێت یاخود کێشی قەڵۆ بێت ئەمە ئەگۆڕێت. بۆی پێویستە زۆر بە وریاییەوە بە ئاگاداریەوە ئەگەیان لە خواردنەکانان بێت. ئێمە وەکو گروپی ئاسوودە هەستاوین بە دامەزراندنی ئەم گروپە بۆی زنجیرەوانەیەک بڵێن لە ماوەی دووگیانیان بۆ خانمانی دووگیان و وانەکان هەمە چەشنن بۆ نمونە بواری خۆراکی تایە، بواری دەرونی تایە و وەرزشی تایە و ئەو زانیارانی کە پێویستە دایکێکی دووگیان بیزان لە ماوەی دووگیانیە، چونکە قۆناغەکانی دووگیانی جیاوازە سێ مانگی یەکەم و دووەم و سێمی هەیە و لە هەر قۆناغێکە ئەم گۆڕانکارانە پێویستەکە ڕووبات هەم لە ڕووی خواردن، هەم لە ڕووی وەرزش، هەم لە ڕووی لەنمایەکانی تر تایبەت بە خانمانی دووگیان. سێمین کۆبوونەوەی گروپی ئاسوودەیە تیشکمان خستە سەر بابەتە دەرونیەکان ئەو دڵڕاوکیانەی کە لە ماوەی دووگیانیا دروستە بێ یاخود لە دوای دووگیانیەوە دروستە بێ بەردەوام ئەبن و بابەتی خۆراکی تەندروست لە ماوەی دووگیانیا، ڕاگررتنی کێش، گۆڕانکاریە فەسلەجیەکان کە بەسەر دایکایەت و ئەو کێشانێکە لە پێستا ڕوئیان چارەسەریان چیە، مەسەن لێزەر و ئەو بابەتانە هەمووی. و جیاواز لە جارەکانی تر ئەم جارە بەشێک ڕاهێنانمان هەبوو کە ڕاهێنانمان بە دایکانی دووگیانە کردە دەقە بۆ چارەکێک بۆ ئارامبوونەوەی جەستەیان و مشک و دەرونیان و ڕیتمی هەناسەکان، فێربوونی هەناسدانی قوڵ. سوپاس بەخوای گەورە نەتیجەیەکی زۆر باشی هەیە و خانمان زۆر ئیسفادە لە کۆبوونەوەکانی گروپی ئاسووداکەن و پێم خۆشە بە خانمان بڵێم ئەم سیمینارانە مانگانەیە، هەموو مانگە سیمینارێک بەبێ بەرامبەر بۆ خانمان ئەنجام بدرێت. سمارت وەرچەرخانە.